ئەڵێن بچنە پێشەوە چونکە هەمومان لە دواوین هەر یانی ناچینە پێشەوە ڕخنەکانم تەنها بۆ ئەوەندە نییە کە ڤیو خەڵک سیر کا بڵێ ئارێ ئافرم دەستخۆش ڕخنەکانم بۆ وێ کە خەڵک بیر کاتەوە ئاریۆس تەواوکەی من حەسەن غەفور ئەو ئینسانە نەبوو کە وای لەگەڵا بکرێت بەڕاستی من حیمایەتیم دەکرد چونکە خەڵک لە کۆمنت دەینووستی من دەچم بەرچەقۆی دەدەم میوانی ئەم جارەی پرۆگرامینۆ کۆمنت ئاری حەمە سەعیدا تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بن وەڵامی سەرجەم کۆمنتەکانتان دەداتەوە. بەخێر بێ کاگاری زۆر سپاس ئەحواڵت چۆنە؟ وەڵڵا باشی بەرنامەیەکی هەڵەبجانە بکەین ئەمڕۆ با بچین باش یەکسەر دەست پێکەم تەمام بۆ پێشەوە چونکە لە دواوە جێنەماوە ئەمە یعنی چی؟ ئیتر بۆ پێشەوە لە پشتەوە جێگەن نەماوە تەوان دەمێک بۆ حەزمە کرد کەسێ پرسیارم لێ بکە لە هەر شوێنەکە هین دەکەم بڵێ ئەمە لە چۆ هێنا وەختی خۆی کاتێکە شۆڕش دەکرا کاتێک مەسەلەن نامەی شۆڕش لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر دەڕۆی کە دوایەوەی نامەکە تەواو دەبوو یانوت ئیتر بۆ پێشەوە یعنی لە مێژە کورد ئەوەتەی کورد هەیە ئەڵێ ئیتر بۆ پێشەوە ئیتر ئەگەر بەو حسابێ بێ هەر کەسێ پێت وتوێ ئیتر بۆ پێشەوە بێت چوو بێتە پێشەوە ها یعنی مەسەلەکە مەبەستم و چی مەبەستمەوەیە پێمان ئەڵێن بچنە پێشەوە چونکە هەمومان لە دواوین هەر یعنی ناچینە پێشەوە بۆیە مەسەلا من وام لێ کرد ئیتر بۆ پێشەوە لە پشتەوە جێگە نەماوە چکە زۆر کەس لە پشتەوەیە تۆ پێشکەوە باش پێ دوای ئەو گرتە ڤیدیوانێک کە دروستێکی کاریگەری دروست کرد بێ تا ڕادەیەک ڕەنگە چونکە لە فیدباکی خەڵک دەبینم لە فیدباکی خەڵک دەبینم کە زۆر کەیفیان دێ ئەگەر بۆ نمونە من شتێک دەڵێم نەفرێک بڵێ ئافر دەست خۆشوەڵا ڕاست دەکەی دەکەواتە لەوانەیە ئەو نەفرە لە شوێنێکا بیر کاتەوە کەوانە بێت و لەوانەیە زۆر جارش ڕخنەم لێ گیراوە لەسەر ئەوەی کە دەڵێ تۆ بەس باسی کێشەکان دەکەی تۆ هیچ کاتێک باسی چارەسەر ناکەی ئەمن دەڵێم باشە من باسی شتێکەکەم تۆ وامە بە کەواتە چارەسەرە ینی زۆر باش خۆت باست کرد کە ڕخنت لێ گیراوە لەسەر ئەو ڤیددیوانە توش هیچ کێشەیەک نەبووی تا ئێستا نا لەخوا بەزیابێ ینی دەبینم چونکە هەوڵ دەدەم چونکە من کاتێکار ڤیددیوەک دەکەم هەڵبەتە یەکسەر کاربێنەکەم دانانێم یەکسەر دەستکەم بە قسەکردن و لە خۆمەوە شت بڵێم من یەکەم جار دەنووسم پاشان پاکنووسی دەکەم ئەگەر بڕوا بکەن من ئینسانێکی ئەوە ناتەقم و هەر ئەو هەموو قسانە بەسەر یەکەوە بێ نەخێوانە پرۆڤەیەکی زۆر باشەکەم جاری وایە گەر کەتەکانم هەڵگرم ینی زۆر کۆمیدیە لە خۆمەوە جاری وایە مەسەلەن قسەیەکەکەم دەڵێم ئەو چیاری لە خۆتەوە قسە دەکەوێت کەی وایە مۆزوع ینی خۆم بە خۆم ڕخنا لە خۆم دەگرم ئانی شتەکان هەموو هەوڵ دەدەم شتێکی تێدا نەبێت کەسێکی پێبرین نابێ بە شێوەیەکی گشتی زیاتر قسە دەکەم بۆیە نا تا ئێستا هیچ کێشەیەکم بۆ دروستم بوو هەنێ جار زۆر کورت پەروەری هەنێ جاریش ڕەخنە ئاگریت مەسەلەکە چییە؟ خۆی ڕەخنەگرنەکەشم لە کورد پەروەریەکەیە یعنی نەکەوەی بڵیت مەسەلەن من دەمەوێت هەندێک جار مەسەلەن هەندێک جار وا خۆم پیشاندەم یا خۆم پیشاندەم یاخود بە دوای بایەک ڕەشەبایەک بکەوم کە چارۆکەی کەشتیەکەم ببە بە چلایەکە کە حەزم لێت ینی هەست دەکەم خەڵکە حەزی لە کوردایەتیە من ڤیددیۆ لەسەر کوردایەتی بکەم کاتێککە حەز دەکەم خەڵک حەزی لە ڕەخنەیە من ڕەخنە بگرم نەخێر ئەوەی کە من دەیڵێم ینی هەر بۆ نەتەوەیە ئەگەر من ڕەخنە لە شتی گشتی دەگرم ڕەخنە زۆر جار مەسەلەن جاری وا بووە ڕەخنەم لە مەسەلەن لە پەرلەمانتار گرتووە ڕەخنەم لەوانە گرتووە بەس بە شێوەیەکی گشتی نەک ڕاستە و خۆ ناوی کەسێک بێنم یاوانە من مەبەستم ئەوەیە کە هەست بکەن ینی ڕەخنەکانم تەنها بۆ ئەوەندە نییە کە ڤیو خەڵک سیر کا بڵێ ئارێ ئافرم دەستخۆش ڕەخنەکانم بۆ وێ کە خەڵک بیر کاتەوە گەر خەڵک بیر کاتەوە کەواتە ئێمە هەر کەسێکمان بیرمان کردەوە کاتە کۆمەلگا وردە بەرەو پێشۆچێت چونکە من هەوڵ دەدەم کە بیر کاتەوە کە بەو شێوەیە نەبێت ینی ئەگەر ڕەخنەش دەگرم کە دەڵێم ئێمە میلەتێکین ئاوهاین دەبا ئێمە میلەتێک نەبین ئاوهابین زۆر باش با لە کوردایەتی بینە دەرەوە باشە بۆ چوونێکەیە زۆر خەڵک باستیەکە ئەوەیە کە هاوسەرگیری کەسە بەناوبانگەکان سەرکەوتوو نابێت تا چەند لەگەڵم بۆ چوونی ڕاستی گشتگیر نییە هیچ شتێک مطلق نییە یعنی هیچ شتێک مطلق نییە مەسەلەن وابزانم بەخۆی نازانم ئەگەرەوانی جیابوو بێتنەوە بەڵام
خۆزگە گیان نەبوونایەتەوە بۆیە بە نمونە بیان هێنە بەس شتێکی وان بیست بەس نازام سەداسەد ڕاستە مۆنیکا بەلوچی هاوسێرەکەی درێژترین ماوە پێکۆژیان بەس نازام خەبەرێکم بیست دیعاەیە دیعاە نییە کە ئەوی جویا بۆ تۆ یان نا بەڵام مەسەلەکە لە چییە لە دنیای تێگەیشتنا ینی کێشەکە لە چیە هەموو ئەوانی کە بەناوبانگن پێویستە هاوسەرگیری بکەن ینی خۆ بەتەنیا ناژین بەڵام لە هەمان کاتا مەسەڵەن کەسێک لە دوورەوە کاتێک کە یەکەم جار دایانناسێەوە دەزانێت کە ژیانێکی زۆر خۆشیان هەیە ژیانێکی کامل مکەمەڵ هەموو شتێک ئۆکەیە خەڵک لە هەموو شوێنە مەرحەباییانەکە کەیفیان دێ بەڵام نازانن لە پشتی ئەم ژیان و ژیانێکی زۆر ناخۆش هەیە کە هەمیشە شەونەخوونی تێدایە ینی کاتی بەدەست خۆی نییە ئیتر جاری وا هەیە ئالێرا کێشە دروستە بێ من وەختی خۆی ڤیددیوەکەم کرد لەسەر هەڵۆیەکە ڤیددیوەک بوو لەسەر هەڵۆیەک باسی ئەوەمە کرد کە بۆ نمونە ئەڵێ هەڵۆ مێوەکان دەچن دارێک فڕێ دەدەن تا بۆی هەڵۆیەکی نێر دەچێت بۆی دێنێت تۆ جارێکی تر فڕی دەداتەوە بچەوە بۆی تەحملی تاقیب کاتەوە زۆر جار ئەوانەی کە بەسەلان ناڵێم ڕخنەیەەکە بۆ ئافتەکان بەڵام بە شێوەیەکی گشتی ئاوایە کە لە پێشە هەموو شتێک باشە کە دوایی کە دێتە ناوژیانتەوە ئەو کاتە سیرەکەی کێشەی زۆر بۆ دروست دەکا جیابوونەوە یاخود هاوسەرگیری پەیوەندی بۆ نییە کە ئەمە ئینسانێکی خراپە یان ئینسانێکی باشە لەوانەیە زۆر خەڵکەیە تا ئێستا پێکەوە دەژین و بەڵام ژیانێکی خۆشیان نییە و تەنها ژیان بەسەر دەبن زۆر کاگاری کاڵێن ئاریۆس چی بە خەیاڵتدا ئاریۆس تەواوکەی منە یعنی ئاریۆس تەمان زۆر شت هەبوو ینی ئەگەر من لە ئاریۆسە باسیکە من کاتێ مناڵ بۆم زۆر بچووک ئەو کاتە زۆر حەزم لەوە بوو کە یاری جمناستیک بکەم ئەوە بوو لە سلێمانی شانسی من چوومە نادی سیروان کە لەوێ خۆم ناو نووسکەم تا ماڵۆم قەناعەت پێ کرد ئەمە شتێکی باشە و دایکم دەوی قاچی دەشتێ و دای من بیر لە نەگەتیفەکانەکەینەوە هەر کاتێککە ئینە مەسەن دەڵێ دەتەوێتکەی لەغدانی شەقاش تەشکێ یانی تا قەناعەتم پێکرد چوم شانسی من مدەڕیبەکە ڕۆشت بوو بۆ بتوڵە بۆ بەغا ئیتر دوایەوە هەتا هاتەوە ئیتر دوایەوە کەوتمە ناو ئیش و ئەوانە و ماڵەوەش دیسان پەشیمان بوونەوە لەوەی کە بڕۆم زۆر حەزم لەوە بوو کە بمە عازفی گیتار ینی زۆر هەوڵم لەگەڵدا بەڵام نەمتوانی لەبەرەوەی من ئەو کاتێ مناڵی خۆم لە شوێنێک بوو دەستکەوتنی تەپڵێک زۆر زەحمەت بووە بۆە ماڵ بە ماڵ بگەڕێ تا تەپڵێکە دەستکەوی نەکە بگاتە چی بگاتە گیتارێکی ئالەتێکی مۆسیقی بەڵام ئێستا کە دەبینم ئاریۆس لە تەمەنی مناڵی توانی ببێتە بەتەڵی ینی هاوتەمەنەکانی خۆی چوار کاسی بەدەستێنا لە جمناستیکا کەواتە تەواوکەری ئەو خەونەی من بوو لەو حاڵەتە دوای ئەوە لە بواری موزیک ئێستا حالیان ژەنیارێکی گیتاری ئەلکتریکی زۆر باشە کۆمپۆزەرێکی زۆر باشە و ئەوەی زیاتر دڵخۆشی کردم بەداخەوە کە لە قوتابخانەکان کە زۆر تەسیرات لەوە دروست دەکرێت کە زمانی ئینگلیزی زۆر زاڵ دەبێ بە مناڵی هەر بە ئینگلیزی قسەی دەکرد بەڵام ئێستا بە کوردیەکی باش بیر دەکاتەوە بە کوردیەکی باش دەنووسێ و ئەم ئەخیرانش تقریبان دووسێ گۆرانێکی دوو گۆرانی بڵاو کردووەتەوە یەک دوو گۆرانی تریشی هەمووی هەم تێکستی خۆیەتی هەم ئاوازی خۆیەتی هەم کۆمپۆزینی خۆیەتی لە شانۆکە شارڕچکەی باوکی گرتە لە شانۆکە تەبان ئاریۆس خۆی ڤیددیۆکی کردبوو تی کاتێکە من حەز دەکەم کە گەورە بم نە لە باوکم چم نە لە دایکم چوم کەچی ئێستا پارتێکی لە هەردوو لامان بردووە لە لایەک لە خەریکی گۆرانیە لە لایەکی شەوە ئێستا ئەکتەرێکی باشیشە ینی بۆ یەکەم جار کە بەشداری کرد کارێکی باشی کرد زۆر باش شانۆ دراما پێشکەشکار سینەما تۆڕە کۆمەڵایەتیەکان دەرهێنەر ئێستا تۆ کامیانی چ کارێت ئەگەر ڕاستی پێ بڵێم ئەگەر ئەو فرسەتە لێرە هەبوایە ئەمن زیاتر حەزم لە شانەوەی ینی حەزمە کرد گەڕێمەوە بە شانە چکە مناڵیم لێوە دەستی پێکرد مناڵیم لە قوتابخانە ڕاستی مەسلەی هوەری منیش ئێستا گەر بڵێ وەڵایی زۆر کەس دەڵێ چۆن بووی بە هوەرمە دەڵێ ئەمە لە بنەماڵەیەکی هوەرپەروەر بووین دەستمان پێکرد بەس من هیچ وانە بوو ڕاستیەکەی زۆر بە زەحمەت منداڵ بووم بەڵام من سوپاسی ئەو مناڵانەیەکەم کە لە قوتابخانە لەگەڵما بوون چونکە ئەوان منیان هەندا بم بە هوەرمەند
ینی زۆر بە سوودفە بوو بەس من تەکنیکێکم هەبوو کە ئەمتوانی خێرا بگریم بۆ منداڵەکانی مەکتەبم دەکرام و ئێستا من بە 1 دقە دەگریم دیان و ئادەی ئەگریام ئیتر کە مامۆستای هونەر چێ بەهرێکیان و ئاری ئێستا بە 1 دقەیەگری کە گریا ئیتر شانسی ئەوە هەبوو کە شانۆکرا هەموو من نەویست دەستم بەرز نەکردەوە کە بچم بەشداری بکەم هەموو قوتابیەکانوتیان ئاری زۆر زیرەکەی ترە و کاتە چوومەتی پیشانە شەیدان لە هەڵەبجە تەمەنم وەبزانم 12 یا 13 ساڵ بوو دەستم پێ شایەتیوەت بۆیم یەکێک لە ئەکتەرەکانی بەرامبەرە دایکم بوو نامێت باش پرۆگرامێکی بەناوبانگتان هەبوو سێ پیاوەکە ئەو پرۆگرامە چۆن بوو چی بەسەر هات بۆ نەما ڕاستی ئەو کاتە ئەو پرۆگرامە لە نەتیڤی بوو دەستمان پێکرد هەموو شتێک باش بوو بەڵام تایمین خراپ بوو کات خراپ بوو چکە ڕاستی ئێمە کاتێککە دەستمان بە پرۆگرامەکە کرد ئەو کاتە داعش هێرشی هێنا بوو بۆ مووسڵ بەڵام بەرەوە هەرێمی کوردستان نەهات بوو ئیتر ئێمە پرۆگرامەکەمان کرد تقریبا نزیکەی وابزانام 8 حەڵقە لێ تۆمارمان کرد ڕاستیەکەی ئیدی دوای ئەوە داعش ڕووی کردە هەرێمی کوردستان ئیدی تووشی کێشە بووین چکە ڕۆژانە بەداخەوە کە هەر ڕۆژی و تەرمی شەهیدێک دەهاتەوە و کۆنسێپتەکە نەدەگونجا کە ئێمە بەرنمەیەکی تەنز بوو و کۆمیدیا بوو پێکەنین بوو گۆرانی بوو ینی لەگەڵ وەزعەتەکان نەدەگونجا ئیتر بۆیە بۆ ماوەیەک ڕامانگرت و کاتێک ویسمان دەست پێ بکەینەوە ئیتر هەرێکی و بەلایەکە کەوت حەسەن گەڕایەوە سوید هۆزان خەریکی کاری بزنس بوو و ئەمنیش بە تەنیا ماوە مەجمش مەجبور بووم بچم کارێکی تر بکەم بۆی توانم داهاتی ژیانم دابین بکەم کاگارەیەکێک لە بەرنمەکانتان کە بڵاو بوویەوە هەڵایەکی زۆر ئینایەوە گوایە کە ئێوە قسەتان بە خەڵکی شارێک وتووە بەڵێ بەداخەوە ئەجا طبعاً تایمێکی زۆر باشە گەرم بەرنمەی کە ئێستا دەیکەین زۆر باشە گەر زوو بڵاو بێتەوە سپێشە وڵاو بێتەوە زۆر باشە چکە تایمینەکەی زۆر باشە ئەو قسەیە ئەو کە گوایە ئێمە با بڵێن حەسەن کە گوایە قسەی بە ینی سوکایەتی بە خەڵکی هەولێر کردووە کە گوایە ینی من ئەو کاتە بەڕاستی تەلەفۆنم بۆ ئەو کەسانەیە کرد کە پۆستیان بڵاو کردو کاکە بیسڕنەوە وەڵام ئەمە بەستەکەوانە بوو ڕاستی ئەو تەنها دیالێکتی هەولێری بەکارهێناکە چونکە حەسەن خۆی خەڵکی کەرکووکە بەڵام لە هەولێر ژیاوە هەر لە هەولێر ژیاوە ئەوەی کە بەس ئێمە هەرێکی و باسی بەسەرهاتی ژیانی خۆمان تێکەڵی بابەتەکان دەکرد ئەو بابەتەکەی وا جێڕایەوە کە نەفەرەکە بە هەولێری تەنها قسەی کردو و زلێکی لە منداڵەکەی داوە هەرەوەندە تەنها ئەوەندەی باس کرد ئیدی گوتیان ئەمە گاڵتەکردنە بە هەولێری ئەمەگان بەڵام دوێنێ هەموو خەڵکی ئیسکان یعنی دوێنێ کە ئەم شەوە کردا بەزێ بەڵێ دوێنێ هەموو خەڵکی ئیسکان کاکاتە پێرێ ئێوە ئەکاتە پێرێ هەموو خەڵکی ئیسکان بە گۆرانیەکەی حەسەن غەفور کە بۆ هەولێری گوتبوو هەڵدەپەڕین و شاییان دەکرد کاتی هەولێر بردیەوە حەسەن غەفور ئەو ئینسانە نەبوو کە وای لەگەڵا بکرێت کە بەڕاستی وای لێ هات بەڕاستی من حیمایەتیم دەکرد چونکە خەڵک لە کۆمنت دەینووستی من دەچم بەر چەقۆی دەدەم یا وای لێ دەکەم بەڵام بیریان نەچێ حەسەن غەفور تاکە گۆرانیەکە بۆ نادی هەولێر گوترابێ حەسەن غەفور تۆماری کردووە کە ئێستا شانازی پێوەکە زۆر باش باسمان کرد کە فرەکارەیت لە ناو کارەکانت سێ کارم بۆ بژمێرە بە ڕیزبەندی کە هەمیشە شانازی پێوەکە ئیتر لە شانۆ بێ لە دراما بێ لە پێشکەشکاری بێ ئەگەر لە شانۆ دەست پێ بکەم ئەتوانم زۆر کار بێ ئیتر لە هەموو کارەکانت بڵێ ئەم سێ کارم شانازی پێواکەم هەمیشە ڕاستی لە شانۆکانم سەفەرەکانی برینم زۆر شانازی پێوە دەکەم چونکە من پێشتر لە مێرەجانی مرۆڤایەتیوانە ئەو کاتە لە فستیڤاڵی هەڵەبجە نمایش دەکرا لە هەڵەبجە نمایش دەکرا لە شانۆ زۆر شانازی بەوە دەکەم چکە بۆ یەکەم جار بوو کە دایمەن دەوری کۆمپارسمە بوو کە دەورێکی تۆزە سەرێکیم هەبێ و توانیم تیا سەرکەوتوو بووم هەرچەنە کە تەمەنێکی زۆر کەمم هەبوو لە دراما ڕاستی شانازی بە مەمیالانەوە دەکەم چونکە قۆناغێکی ینی من هەمیشە لە شانەوە بووم و متمانەی مامۆستا ناسر حەسەن بە من کە ببمە ئەکتەرێک لە ئەکتەرەکان هەرچەنە دەورێکی سوالکەری یامێ تەمان هیوایەتمەوە بوو بۆی حەزم لە مەمی ئالان بوو بۆی سواری ئەسب بم چکەس عاشقی سواری ئەسب بم
بەڵام دوایی کە دەوریان دابش کرد هەمووی سواری ئەسب بوون بەس من بە پێڕامە کرد ئاچار بەخوای زۆر جار کاتێک کە تەسویر تەواو دەبوو بە ساحب ئەسپەکانمەوت ئەوت بە پشکان کە ساحب ئەسپەکانمەوت کە بۆ ئەسپەکان گەڕێنەوە بۆ شوێنی مۆڵگەکان هەموو ئێوە لە جیاتی من سواری سیارە بن من بە ئەسپەکان بە ئەسب دەگەڕێم من بە ئەسب دەگەڕامەوە بۆ شوێنەکە ینی ئەویش وەکی کاری تریش ڕاستی وەکو ئیخراجی پرۆگرام ئەتوانم بڵێم شانازی بە بەرنامی پرسەتەوە کەم کە ماوەیەکی دوور و درێژ دەرهێنەری ئەو بەرنامە بووم بەرنمەیەکی جوان بوو هەرچەنە بەرنمێکی ئینتەرناشنال بوو ینی زۆر جار ڕخنیەوە گرا لاسایی دەکەن نەخێن ناسایی نەکرایەوە ئێستا حالیان چونکە ئێمە کۆپیڕایتی کڕی بوو کۆمپانیا بەس ئێستا حالیان کۆپیڕایتەکەمان نەماوە ناتوانن ڤیددیۆکانی بدۆزنەوە چونکە لەبەرەوەی شەریکە هەمووی بردەوە بۆ خۆی سێ کارم پێ بڵێ خۆزگە قەت نەمکردایە ئەتوانم ئەویان بە شێوەیەک لە شێوەکان بە شێوەیەکی تر تەفسیرکەم خۆزگەکە قەت نەمکردایە زۆشتم کردووە لەخوا بە زیابێ یوتوب نەبووە ئەو کاتە لەخوا بە زیابێ ئەو کاتە هیچ شتێک نەبووە مەسەلاەن لە ماوەی 3 ڕۆژە 6 ڤیددیۆکلیپم تۆمار کردووە بۆ نەفرێک کە پێویستی پێی بوو بەداخەو باس ناوی خۆم قەت نەنووسیوە لەو شتانە کە مەجبور بووم کە بیکەم لەبەرەوەی بەخوای ناوی وام نووسیوە لەسەر جسپی سی داواش نییە یعنی ئەو ناوە نادۆزیتەوە مەسەلاەن بەڵام بە هەر حاڵ ئەگەر باسی ئەو بابەتە بکەین ئەمن لە هیچ شتێکی ژیانی خۆم پەشیمان نیم لەبەرەوەی چی چونکە لە شوێنێک و لە کاتێکە من ئەو کارم ئەنجام داوە چۆ ئێستا من ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو شوێنە بۆ ئەو کاتە و بە هەمان عقلیەتی ئەو کاتە ڕەنگە هەماشت دووبارە بکەمەوە چ کارێکی و زمانێکی خۆی هەیە بۆیە هەموو کارێک شتێکی فێر کردوم چ خراپ چ باش زۆر بۆچی ئەوەندەنی گەران بووی بەداخستنی شەقامی غەزالی بەداخەوە نەکە ئێستا گەر قسە بکەم بڵێ لەوانەیە خۆی لەوێ کارێکیە بوو بێ بەڵێ زەحمەتێکی زۆرمان کێشا تا و شوێنەمان دروست کرد ینی خەڵکوە دەزان شەقامی غەزالی خاک و خۆڵێک بوو ئەو خەڵکە کاسبکاری کە لەوێ بوو خۆی بنیادی ئەو بینایانەی کرد خۆی مەسرەفی کرد خۆی پرۆمۆتی کرد کە بێتەوە دوو هەمیەوە شەقامێکی تەنها شەقامێک بوو کە بۆنی شاری لێدەهات یعنی تەنها شەقامێک بوو ڕاستی من پێ بڵم زەرهێنەری گەورەی کورد کاکو نەرسەلیم هەم لە فەڕەنساکە دەهاتەوە هەموو شەوێک لەوێ ئەوی بەس لێرە هەست دەکەم شارە چونکە ئەگەر تۆ باسی ئەو بکەی بڵێ بینای بەرز نازانم فڵان تش ئەوە لە هەموو شوێنێکی دنیا هەیە بە شەقامێکی لۆکاڵی بەو شێوەیە ینی یەک ڕاستی هەولێری کردبووە جگە لەوەش شتێکی تر هەبوو شەقامی فەقیران بوو بۆ نمونە خێزانێک دەیتوانی خۆی و ینی پیاوەکە بە شانازیەوە بە خێزانەکەی بڵێم ئەم شەو داوەتن لە دەرێ بیان باتە دەرێ هەم منداڵەکانی یاری بکەن هەم خۆیان خواردنێ بخۆن ڕەنگە بە 45,000 لی دەرچێت و بە کەیف خۆشی ئایلەکە بگەڕێنەوە کە ئێستا ئەگەر بیانەوە بچنە شوێنێک زۆر زەحمەتەکە بەو پارانە لی دەرچن و دوام شوێنێکی خێزانی بوو هەموو کەسێک ینی هەموو کەسێک دەیتوانی خێزانەکەی بێنێتەوێ بەداخەوە ینی بەبێ هۆکار داخستنەکەشیەوە نەبوو کە پێمان بڵێن کاکە وەرن قۆفڵدەن ئاویان لێبڕی کارەبیان لێبڕی وردە ئیدی زۆر ینی وردە پوکانیانەوە کە ئێستا بیناکان مایە بەڵام ڕۆحیتیان نەماوە بێکەوە خواردنگەکەتان لەگەڵ شەماڵدانا بوو شێف شەماڵ نێوانتان چۆنە ئێستا من شەماڵ برای منم شەماڵ لەوانەیە ئێستا زۆر ناتوانین پێکەوە بین لەبەرەوەی هەرێکی و ئاراستەیەکی ژیان بەلایەکیا بردوین بەڵام من و شەماڵ لە زمانێکا پێکەوە بووین لە سەردەمێکا پێکەوە بووین کە سادە بووین بۆ ئەندازەیە هیچمان نەبوو شەماڵ کوڕێکی دڵپاکە هەر چۆنێک بێ ڕەنگە زۆر جار بیبینی لە شوێنەکە تۆزێک هەڵەشەی بەکاربێنی هەندێشت بەڵام کوڕێکی تابلەی دڵپاکە و من زۆرم خۆشەوێ و کەیف دەکەم ینی بڕوا دەکەی زۆر جار کە شەماڵ دەبینم سەفەر دەکات لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر دەڵێ خۆم لەگەڵیان
چونکە تەنها من دەزانم شەماڵ چ ناڕەحەتێکی ژیانی بینیوە تاوکو گەشتوتە ئەم خاڵێکی ئێستا تێدایەتی. زۆر باش هیوای سەرکەوتن بۆ کاک شەماڵ و بۆ تۆش. زۆر سپاس. کۆمنتەکانم کۆتایی هات. زۆر سپاس. دەستخۆش. دەستەکانە. پرۆگرامی ئەم جارەی نۆ کۆمنتیش کۆتایی هات تا پرۆگرامێکی دیکە و نۆ کۆمنتی دی ئاسوودە.